زانکۆ ئیشی ئەوە تۆ سەرکەوت بکە لە ژیانە، زانکۆ ئیشی ئەوەنی ئەوەی کە لە ژیانە پێویستە پێێتی بیکە، شەڵابیان کردا بەس نایکەن لە وڵاتە زۆر پێشکەوتەکانیشان نایکەن. طبعاً تەکنۆلۆژیا و علمی زیاتر و شتی باشتر فێرەبی و بەتەکید زانکۆیەکی کەنەدا ئەمریکا زۆر بەخۆترە تا زانکۆیەکی تورکیاش چ جای عێراق. بەڵام هی ئەمریکاش واد لێ ناکاتەوە کەسێکی سەرکەوت و بەختەوەر و چی تەندروست بی. بۆ چکە زانکۆ بە ئامانج و بە مەبەستی تر دروست کراوە کە مەرج نییە خزمەتی تۆ بکە. ئەمە خاڵێکی تریش ئەوەیە تەکنۆلۆژیا و ژیان ئەوەنە گۆڕاوە ئەوەنە ئاڵۆز بووە ئەوەی کە لە زانکۆ لە مەکتەبەی خوێنی زۆر کەمە لە چا ئەو پێداویستیانی کە لە دەرەوە پێویستە لە ژیانی ترا پێویستە. ناوی سیانچارێک لە دەوڵەمەندترینەکانی دنیات پێ بڵم مارک زوکەربێرگ و بیل گیتس و ئیلان مەسک ئەمانی چند زانکۆیان تاوا نەکردو، بەڵام بەردەوام خەریکی فێربوونن. ساڵانە بیل گیتس لیستێ لەو کتێبانە بڵاوکاتەکەی خوێنێتەوە کە پێی باشە تۆش بیخوێنیتەوە. وارن بەفێت دەوڵەمەندترینی دووەم دەوڵەمەندی جیهانە هەموو هەفتێک کتێبێت تاواکە. کەواتە ئەبێ واز لەو فکرێ بێنین من مادەم چوومە زانکۆی تر کەسێکی سەرکەوتەوە من چوومە زانکۆی تر تاوا نانە بەعکسەوە. ئەی چی من ئەش خوێنم زانکۆشەکەم بەڵام ئەبێ خەریکی خوێندنی تریش.